بەپێی ئامارێکی دەستگای لووتکە کە لە ماوەی 6 مانگی ئەم ساڵە ئامارەکە وەرگیراوە 11500 کەس لە هەرێمی کوردستان و عێراق کۆچیان بۆ ئەوروپا کردووە لە ماوەی ئەم 6 مانگەیە. بەڕێوەبەری پرۆژەکان لە دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران بە کورساتی ڕاگەیان دیارە ئەمڕۆ باسی لەوە دەکرد لە نێو بەرنامەی بەیانیانی کورسات نیوز کە لە ماوەی ئەم 6 مانگەدا 11500 کۆچبەر کە سەرووی 18 ساڵن لە ئەوروپا وڵاتانی دەرەوە داوای مافی پەنابەرێتیان کردووە. پێشگە لەو کەسانی کە گەڕێنراونەتەوە یاخود خۆیان گەڕاونێتەوە ناو هەرێمی کوردستانیان ئەوانەی کە گیانیان لەدەستداوە. دیارە لە ساڵی ڕابردووە 1225 کەس لە هەرێمی کوردستان و عێراق و کۆچیان کرد. بۆ ئەم ساڵ ئامارەکە دیارە زۆرترە، زۆرتر ڕێژەکەی ڕێژی کۆچبەران زیای کردووە کە هێشتا وەکو خۆیان باسی لێوە دەکەن وەرزی کۆچی هاوڵاتیان دەستی پێ نەکردووە لە ڕێگی کەناراوەکانەوە بۆ ئەوروپا. لەسەرم بابەتە ڕۆشی کۆچبەران بشێوەیەکی گشتی لە سەراسی جیهانە لەگەڵ بەڕێز بەکر عەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گڕاوەکانی ئەوروپا ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانی ئەمەیە گفتوگوی بابەتەکەی لەگەڵ دەکەم. کاک بەکر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێت بزانم ئێستا ئامارەکان سەبارەت بە کۆچی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ڕۆژئاوا و بۆ ئەوروپا چی دەڵێن؟ ڕێژەکە زۆرە، گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان و تاوای بیسەر و بینەرانی کەناڵی کورسات. بەپێو ئامارەی کە لە بەردەستی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپادا لە سەراسەری هەرێمی کوردستان ڕێژەی کۆچ ئیمساڵ بەراورد بە ساڵی پار زیادی کردووە. ئەویش بە هۆکاری ئەوەی زیاتر گەنجانن کەوا سەفەر دەکەن، زیاتر ئەو گەنجانەنە کە تاکە بژاردەیان گەیشتنە بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا لە کاتێکدا کە دەشبینین کۆنتترۆلی سنوور ئاوەکانی هەم وڵاتی تورکیا هەم وڵاتی یۆناان زۆر بەهێز بووە، سانسۆرێکی زۆری لەسرە لەلایەن هێزی دەریاوانی وڵاتی یۆناان، هێزی دەریاوانی پۆلیسی فیدراالی و تەواوی یەکێتی ئەوروپا چاویان خستۆتە سەر کەناراوەکانی وڵاتی یۆناان و ئیتالیا بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانەیە یاخود ئەو هاونیشتیمانیانەی لە وڵاتانی ئاسیاوە ڕوو دەکەنە وڵاتانی ئەوروپا بۆی بتوانن ڕێگریەک دروستکەن لە بەرامبەر ئەم کۆچە بەلێشاوی کە ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە. ئێمە کە باز لە هەرێمی کوردستان کە دیارە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا ئێمە کار لەسەر هەر چوار پارچەی کوردستان دەکەین. نوێنەرمان لە وڵاتی یۆناان هەمیشە بەردەوام لە کارکردندا بۆ ئازادکردنی یاخود بۆ فریاکەوتنی ئەو یەختانەی کە دەکەونە حاڵەتی مەترسیدارەوە یاخود تووشی کێشە دەبن بۆ ئاگادارکردنەوەی پۆلیسی دەریاوانی بۆ بەهاناوە چوونیان. بەڵام ئێمە ئەمڕۆ بەس لە هەرێمی کوردستان دەکەین. باشە کاک بەکر ئیمساڵ بەڵێ ئیمساڵ کۆت زیادی کردووە بە ڕێژەی بەراورد بە ساڵی پار زۆر زیادی کردووە، بەڵام خۆشببختانە ئیمساڵ قوربانی لێ نەکەوتوتەوە، تواندراوە هەر یەختێک کە تێک دەشتێ یاخود لەلایەن پۆلیسی دەریاوانی وڵاتانی ئەوروپا کە ئاماژەم پێدا بەهانانەوە دەچن و ڕزگاریان دەکەن. باش جناب کۆمەڵێکی شتێ باس کرد، دەمەوێت ئەو پرسیارانی کە لە لای من دروست بوون ئاراستەتی بکەم کاک بەکر ئەوەی کە ئەو کۆچبەرانی کە تایبەتن بە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لە کاتی ڕۆبەڕۆبوونەوەی هەر کێشەیەک لە ناو یەختەکان لە ناو کەناراوەکانیان دەگەنە یۆناانە هەر وڵاتێکی کەیە ڕوبەڕووی مەترسی دەبنەوە و ئێوە ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە دەکەن و کاریان بۆ دەکەن، ئەوان ویستیان چییە؟ دایانەوێ بگەڕێنەوە نێو هەرێمی کوردستان؟ چۆن هاوکاریەکان دەکرێت؟ هاوکاریەکان تەنها بۆ گەڕانەوەیانە؟ نەخێر، ئێمە دەمەوێت سوپاس پێزانینی کۆمەڵەکەمان ئاراستەی کاک پێشڕەو عەبدوڵڵا نوێنەری کۆمەڵەکەمان لە وڵاتی یۆناان کە بەڕاستی ئەو ماندوونە ناسانە خۆبەخشانە کاری کردووە و لە کاردایە و بە تایبەت لەو مانگی شەش کە تێیدا بووین زیاتر لە 11 خدگیراوە، هەمویان لە حاڵەتی مەترسیدا بوونە کە تواندراوە لە ڕێگەی نوێنەرمانەوە پۆلیسی دەریاوانی ئاگادار بکرێتەوە بەهانای ئەو پەناخوازانەوە بسن کە لە وڵاتی تورکیاوە بەڕێکەوتون بەرە وڵاتی ئیتاڵیا، بەڵام لە کەناراوەکانی یۆناان گیریان خواردووە.
ئێمە بەڵە کار دەکەین بۆ جێڕانەوەی تەواوی ئەو پەناخوازانەی کە لەسەر خواستی خۆیان دەیانەوێت بگەڕنەوە هەرێمی کوردستان و تەواوی ئەو پەنابەرانەی کە دەگیرێن دیارە ئێستا کۆمەڵێک زیندانیمان هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە زیندانەکانی وڵاتی بولغاریا وڵاتی تورکیا وڵاتی یۆناان هەتا هەرێمی داخستان سەر بە وڵاتی رووسیا دەست بەسەر کراون ئێمە لە هەوڵداین و توانیمانە بەشێک لەو زیندانیانە ژماریان چەندە زیندانیانە لە هەر سێ وڵات ژمارەیان لە سەروی سەد بەڵێ ئەو ئامارەی لە بەردەستی ئێمەدا لە سەروی سەد کەسەوەیە مناڵ و ژنیان تایبەت زۆربیان لە وڵاتی تورکیانە بەڵێ بێگومان مناڵیشیان تێدا ئێمە لە مانگی شەشدا توانیمان مناڵێکی حەوت ساڵانە لە هەرێمی داخستان سەر بە وڵاتی رووسیا بگەڕێنینەوە بە خانەوادەکەی شاد بکەینەوە بە زێدی خۆی شاد بکەینەوە بەڵام بەداخەوە دایک و باوکی ئێستاش لە زینداندانا و ئێمە پەیامیشمان گەیاندۆتە تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و پەیامان گەیاندۆتە جەنابی سەرۆک کۆمار کاکتۆر لەتیف کە بتوانێت بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئاماریان 11 کەسە لە هەرێمی داخستان بگەڕنەوە بۆ هەرێمی کوردستان. باشە کاک بەکر من دەمەوێت تیشک بخەمە سەر ئەو پەنابەرانی ئەو کۆچبەرانی دواتر دەکەڕێمە سەر بابەتێکی کەش ئەوەی کە UN زۆر جارکاریان بۆ دەکا بڕۆنە ئەوروپا بەڵام لەمپەریان بۆ دروزە بێ و کۆچبەرانە بەڵام بەر لەوەی و پرسیارە وەڵامەکەی وەربگرمەوە ئەو کۆچبەرە ئێرانیانی لە ناو هەرێمی کوردستانان یان ئەو پەنابەرانی کە لە هەر وڵاتێکی کە ڕوودەکەنە هەرێمی کوردستان ئەمان ڕەوشیان چۆنە مامەڵێکی دروستیان لەگەڵدا دەکرێت ئێوە ئاگاداری ڕۆژی ئەمانن دیارە ئەوە بڵێن نووسینگەی تایبەت بەخۆیان هەیە نووسینگەی هەماهەنگی و قەیرانەکان هەیە لە ناو حکوومەتی هەرێمدا لە هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان نووسینگەیان هەیە بەڵام ئەوەی ئێمە لە دوور و نزیک ئاگاداری ڕەوشی پەنابەرانی ڕۆژهەڵات بین کە لە کوردستان کار دەکەن هاوکار کراون بەڵام وەکو پێویست نییە ئێمە لە مینبەری ئەم کەناڵە بەڕێزەوە دەمانەوێت داوا بکەین زیاتر هاوکاریان بکرێ ئەوانە ئەستەنگیان بۆ دروست نەکرێت چکەوانەی کە لە ڕۆژهەڵاتەوە دێن بۆ هەرێمی کوردستان بەنیازی کارکردن تێن ئێمە باز ئەو کارگەرانە دەکەین کە دەیانەوێت کار بکەن بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بێ بۆ ئەوەی ژیان و گوزەرانیان باش بێت و بتوانن هەم لە ڕێگەی داهاتەکان کە لە هەرێمی کوردستانەوە بەدەستیان دەکا خانەوادەکانیان لە ڕۆژهەڵات کە لە قەیرانێکی ئابووری خراپدایە بتوانن دەستباری ئەوانیش بن و هەم لە ڕووی پێدانی ئیقامە بەڕاستی پێویستە زۆر کار ئاسانی تریان بۆ بکرێ ئێمە لێرەوە دەمانوێت سوپاسی جەنابی کاکسالار بکەین زۆر جار هاوکاری ئەو بەڕێزانە بووە کە لە ئێرانەوە هاتوونە و برا کوردانەمانە و خوشکە کوردانەمان کە لە ڕۆژهەڵاتەوە دێن بۆ کارکردن هاوکاری کراون هەمانجی کراون و ئێمە چاوی زیاترمانەیە بۆ خزمەتکردنی ئاوارە ئێرانیەکان بەڵێ تەنها ئێران ئەگەرچی ئێمە بە ئاوارەیان نازانین خاچ خۆیانە باشە تەنها کۆچبەرانی خەڵکی ئێران نین بەڵکو ڕۆژاوی کوردستان لە ناو هەرێمی کوردستان بەڵام ئەو کەمپانیی کە زۆر زیاتر مەترسیان لەسەراوی کەمپی مەخمورە کە ناو بەناو هێرشەکانی تورکیا بۆ کەمپا مەترسی هەیە لە سەریان ینی چی دەکرێت بۆ ئەو کۆچبەرانی ئەو پەنابەرانی لەنێ ئەو کەمپەدان بۆ ئەوی بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی مرۆڤی لە نێو کەمپەکانە لە نێو هەرێمی کوردستاندا بژین بەڵێ دیارە بەداخەوە ڕەوشی پەناخوازانی کەمپەکانی ڕۆژئاوا کە هانایان هێناوە بۆ هەرێمی کوردستان بۆ بەشێک لە نیشتیمانەکەی خۆیان وەکو پێویست بەڕاستی نەتواندراوە خزمەت بکرێن لە ڕووی پێداویستەکانی خزمەت گوزاریەوە و لە لایەکی تریشەوە بەڕاستی فشاری مەترسی زۆر هی وڵاتی تورکیا کە زۆر ڕەشگیریانە هێرش دەکاتە سەریان وەکو پێویست نەتواندراوە کاریان بۆ بکرێ وەکو پێویست نەتواندراوە ئامێزی نیشتیمان پەروەریان بۆ بکرێتەوە بۆیە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و داوا دەکەن لە UN بەڕاستی UN کەم تەرخەمە لە ئاستی خزمەتکردنی ئەم کەمپانەی کە ئێساکەێنێ سەدان هاوڵاتی سەدان هاوڵاتی ڕۆژاوای تێدا دەژیات باشە بەس لە UN کرد کاک بەکر بەشێک لەو کۆچبەرانی هەرێمی کوردستان کە ڕویان لە ناوچەیەکی دیکەی ڕۆژئاوا کردووە لە یۆنان لە بولگاریا ماونێتەوە لە ئیتالیا لە تورکیا لە هەر شوێنێکی دیکە هانیان بۆ بردووە
بەشێکیان ئەوەی من ئاگادار بووم و بیزانم 20 ساڵە لەلایەن ئێنەوە کاریان بۆ کراوە یاخود قوبول کراون کە بگەنە شوێنی مەبەستی خۆیان بەڵام نابرێن کۆنتاکتەکانی ئێوە لەگەڵ UN و ئەو جۆرە ڕێکخراوەی و دەوڵەتیانە چۆنە بۆ کۆچبەرانی کورد بۆ کار ئاسانی ئەوان تازە ئەوان ئەو ڕێگەیان گرتوتە بەر بە شێوەیەکی دروست مامەڵیان لەگەڵدا بکرێ. بەڵێ دیارە ئێمە سەرنجمان وەکو کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێمی کوردستان سەرنجمان لەسەر ئەدای کارکردنی UN هەیە بەگشتی سەبارەت بەو هاوڵاتیانەی کە لە ساڵانی 2009 تا 2013 گەڕاونەتەوە هەرێمی کوردستان بڕیار وا بووە لەلایەن UN-ەوە لەلایەن ڕێکخراوی IOM-ەوە لەلایەن چەند ڕێکخراوێکی تری نێودەوڵەتیەوە کار ئاسانیان بۆ بکرێ هەلیکاریان بۆ بڕەخسێندرێ ئەو بڕەپارێک کە بەڵێنیان پێداون کە یەکێک لە وڵاتانی ئەوروپا جێبێڵن و بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە ئەو بڕەپارەیان پێ نەدراوە لەلایەکی ترەوە بەڕاستی ئێمە ڕەخنە ئاراستەی تەواوی ئەدای کارکردنی UN دەکەین لە وڵاتی یۆنان بەتایبەت دەبینین ئەو کەمپانێک کە ئێساکەینێ پەنابەرانی ئەو پەناخوازانەی تێدا کە لە کەناراوەکان گیراون یاخود بۆ خۆیان ڕویان کردوتە وڵاتی یۆنان و بەتایبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کەمپەکانی یۆنان لە دۆخێکی زۆر خراپدا دەژیان کەمپەکە بەڕاستی شێوازێکی زیندانی هەیە هەر چواردەورەی بەتەل تەندراوە وەکو معسکرێک وایە UN بۆ خۆی لە نزیکەوە ئاگای لە ڕەوشی ئەوانە بەڵام نەیتوانیوە خزمەت گوزاری بەڵام ئێوە توانی وتانە وەکو داوا پێشکەشی UN بکەن ئەم بابەتەی کە باسی لێوەکەی جەنابە بەڵێ ئێمە داواکاریمان لە ڕێی میدیا بەڕێزەکانەوە گەیاندووە دیارە لە ڕێی کورساتەوە کە ئێستا بۆ جاری دووەم و سێمە ئەو پەیامە لە ڕێی کەناڵی کورساتەوە کە کەناڵێکی فەرمیە کە کەناڵێکە کەناڵی دایک ناوزەت دەکرێت ئەو پەیامەمان گەیاندووە ئەوەی لەسەر ئێمە ئێوە کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا ئێمە پەیام بگەێنین بە گوێچکەی ڕێکخراوی UN بە گوێچکەی حکوومەتی هەرێم و بەتایبەت وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق و بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەرانی هەرێمی کوردستان ئەوە ئەرکی سەرشانی ئەوانە بەڕاستی بێن بەهانا و بەدەنگ کێشە و گرفتی ئەو پەناخوازانەی کە لەژێر چوارچێوەی کاری UN-دا ماونەتەوە لەسەر UN ماڵە بۆ ئەوەی هاوکاریان بکە دەبێ ئەوانە بە دوواداچوونیان بۆ بکەن وە سەبارەت بەوەی کە ئەو هاوڵاتیانەی ڕۆژهەڵات لە خۆیان ڕادستی UN کردووە لە وڵاتی تورکیا بەڵێ ئێمە وەک دەبینین هەیە 6 ساڵ 7 ساڵە لەوێ ماوەتەوە و بە شێوازێک بەڕاستی مامەڵەیان لەگەڵ دەکرێت کە ناچار بن پاشگەز ببنەوە لەو بڕیارێک کە داویانە بێنەوە یاخود لە وڵاتی تورکیا بە قاچاق سەفەر بکەن و خۆیان ڕادستی قەدەر بکەن یان ئەوە تا لەو کەمپی UN ڕابکەن و بێنەوە بۆ هەرێمی کوردستان چونکە ناکرێت بەڕاستی 6 ساڵ 7 ساڵ لە چاوەڕوانی دابن. باشە ئەما کەمە دوا پرسیار کاک دیارە پرسی کۆچبەران و بەتایبەتی کۆچبەرانی عراق و هەرێمی کوردستان بابەتێکە کە زۆر هەڵدەگرێت بەڵام بەرکاتی بەرنامەکەم منەما کەمە دوا پرسیار ئێوەکو کۆمەڵی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا کۆنتاکتان لەگەڵ حکوومەتی هەرێمدا چۆنە بۆ ئەوەی کاری زیاتر بۆ کۆچبەران و پەنابەرانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بکەن لە ئەوروپا وڵاتانی دیکە. بەڵێ دیارە وەک دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر کۆکراوەی تەواوی لایەنە سیاسیەکان بنچینەنراوە ئێمە بەدەر لەوەی کە کۆنتاکتێکی باشمان لەگەڵ حکوومەتی هەرێمەوە بەتایبەت فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی خارجیەی عراقی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتانی ئەوروپا و هاوکات لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان هەماهەنگیمان هەیەوە ئێمە هەر ڕووداوێکی نەخوازا و ڕووبدا ئێمە حکوومەت ئاگادار دەکەینەوە لایەنە پەیوەنددارەکانی بە کۆچ ئاگادار دەکەینەوە بۆ ئەوی بەهانانەوە بێن یاخود لە هەر حاڵەتێکی گرتندا دەست بەسەرکردن یاخود تێکشکانی یەختێک قوربانی لێ دەکەوێتەوە بۆ گەڕانەوەی تەرمەکان ئێمە دێینە سەرخەت و هاوکاری تەواوی خاوەنی ئەو قوربانی و بێسەر و شوێنانەی دەبین کە بتوانین تەریقەیەک ڕێگەیەک بدۆزینەوە بۆ چارەسەرێک میکانیزمێک بۆ گەڕانەوەی زیندانیەکان یاخود بۆ گەڕانەوەی جەنازەکانیان و هەر لێرەدا بە دەرفەتی دەزانم بەڕاستی دەمەوێت لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە پەیامێک ئاراستەی وەزارەتی کۆچبەرانی عراق بکەین بەڕاستی زۆر کەم تەرخەمە لە ئاستی ئەو کەیسەی کە ئێساکەینێ بۆتە بژاری ڕۆژ تەواوی میدیاکان تەواوی خەڵک سەرقاڵە بەم
کۆچکردنەوە چکە بەڕاستی ئەو کۆچکردنە کۆچێکی مەترسیدارە زیاتر لە ناو کۆچەکەدا عەفو کۆچەکەدا گەنجە نیشتیمان جێدەهێڵێ گەنجە وڵات جێدەهێڵێ ناکرێوە دەستەوستان بوەستین لە ئاستی ئەم کۆچەدا لانی کەم دەبێت حکوومەتی عراقی حکوومەتی ئێران بێتە سەرخەت بۆ کەمکردنەوەی ڕێژەی کۆچ نەکرد بنبڕکردن و یەک پەیامی ترم هەیە بۆ جەنابی سەرۆک کۆمار و بۆ فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی ئێرێم هاوڵاتیەکی زۆری هەرێمی کوردستان لە وڵاتی سووریا دەست بەسەر کراون کە لە ناویاندا دەیان هاوڵاتی دەڤەری ڕاپەڕینی تێدایە لە دەست بەرەی عوردایە بۆیە داوا دەکەین بەهانایەنەوە بێن ئەوانە وەزعیان خراپە لە ڕەوشێکی خراپدا دەژین پەیوەندی تەلەفۆنیان نییە لەگەڵ خانەوادەکانیان. بەڵێ کاک بەکر وەگوتم بابەتی کۆچبەران و پەنابەرانی هەرێمی کوردستان و عێراق بابەتێکە کە زۆر هەڵدەگرێت. من زۆر سوپاس دەکەم کە لە کورسات نیوز و بەرنامەی تایەکە ئامادەیت هەبوو بەڕێز بەکر عەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ڕانیەوە میوان مابووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ ئام هەندەبوونەت.